ئازیزان و خۆشەویستانی کورد کەناڵ سڵاو، خۆشحاڵین جارەشی دیکە لە بەرنامەیەکی دیکەی ڕێژوان بەیەک دەگەینەوە. ئەم جارە دەبینەوە میوانی ماڵەکانتان لەگەڵ گروپی گەردی مێدیای خۆشەویست بە میوانداری هونەرمەندێکی زۆر خۆشەویست، زۆر ئازیز، دەنگخۆش، دەنگ زوڵاڵ، کاکە کاروانی حەکیمزادە. بەخێر بێی بۆ بەرنامەی ڕێژوان. زۆر سپاس. سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆیەوە، سپاس بۆ هاوکارانتان، بۆ هەموو ستافی کەناڵی کورد کەناڵ و سپاس بۆ گەردی مێدیا کە توانیان لەگەڵ ئێمە لێرە ئامادە بن و هاوکارمان بن. دەستخۆش. کاکە کاروانجیان، پێمان خۆشە سەرەتا خۆت بە بینارانی خۆشەویست بناسێنی، بزانین کاکاروان چێ و لە کوێ هاتووە. بەڵێ، من کاروان حەکیمزادە بە بنەماڵە خەڵکی شاری سەردەشتین، دایک بووی شاری قەڵاتزێم، لە منداڵیەوە تەمەنی 9 ساڵیەوە لە وڵاتی سوید نیشتەجێین و ئێستاش لێرە ژیان دەکەین. خۆشحاڵین ئەمڕۆ ئەم دەرفەتەتدا بە ئێمە و لە بەرنامەکە ئێمە بەشدار بووی، بۆمە شانازێکی زۆر گەورەیە. سپاسی گەردی مێدیاش دەکەم. جارەکەی دیکە لە جاری پێش و کوتم جارێ واز و لە کۆڵتان نابمەوە، چاو ماز دەکەم. دەست و خۆش بێ، زۆر زۆر بەخێر بێنەوە دووبارە بۆ ئەو بەرنامەی هاوکاری کاکە کاروانی خۆشەویست دەکەن. کاکاروانجیان، پێمان خۆشە ئەلێ ڕادەست پێ بکەین، تا ئێستا چەند بەرهەمی بڵاوکراوەت هەیە؟ بەڵێ، من وەکو بڵاوکراوە یەک بەرهەمم هەیە کە بڵاوکراوەتەوە و ئێستاش لە چەند کارێکم هەیە کە تەسویری بۆ کراوە قەرارە لەو ساڵدا، ینی ساڵی 2019 بڵاو بکرێتەوە. لەوانەیە یەکیان بکەوێتە 2020، بەڵام بەهەرحاڵ چەند بەرهەمێکە 3 تا 4 بەرهەمە قەرارە بڵاویان بکەمەوە. لەو بەرهەمانە، لەو بەرهەمەی کە بڵاوت کردو تۆ تا ئێستا توانیوتە کلیپێکی بۆ بکەی یان؟ بەڵێ، یەکەم بەرهەم کە بڵاو کراوەتەوە بە کلیپ بڵاو کراوەتەوە. ئەو بەرهەمانی کە ئێستا ئامادەن سێیان کاری کلیپیان بۆ کراوە و لە بەشی مونتاژ و شتاندان، بەڵام هیچیان لەو بەرهەمانە بڵاو نەکراونەتەوە؟ نا، هیچیان تا ئێستا بڵاو نەکراوە. لە بنەماڵەکەیەوە بێجگە لە تۆ کەسی دیکە کاری هونەری دەکا وەکو گورانی بێژ یا وەکو موزیکژەن؟ ناوەڵی، ئێستا تەنها بۆ خۆم. پێشتر شەهید کاوی برام کاری هونەری و شتی دەکرد، هەر لە کۆڕی هونەری حیزبیشدا بوو لەگەڵ کاکسم کۆوان. ئێستا هەر منم. بەڵێ، مامی کەریمیشم هەر لە کۆڕی هونەری حیزب. کاکەریمیش وەختی خۆی لەگەڵ کاکەریمی خاتراتی خۆشمانەیە لێ ڕاستڵاومان بۆی هەیە، چای ماز دەکەین. پێمان خۆشە سەرەتا گوێمان لە بەرهەمێک بێ. ئەو بەرهەمە ئیچێ و هۆنراوەکەی ئیچێ و ئاوازەکەی ئەگەر ڕوونکردنەوەیەکی لەسەر بدەین. بەڵێ، ئەو گۆرانیار فۆلکلۆرە. من وەکو خۆم لە هونەرمەند تایر تۆفیق ڕاجێم لێ بووە، زولفت بە قەدردا کە پەرێشان و بڵاوە، بەرهەمێکی ناسراوە کە هەموو خەڵکم هەبێژێ لێ بووە. ای مانگ منو تو، ای مانگ منو تو، هر دو ها دردین. ای مانگ منو تو، هر دو ها دردین، هر دو گرفتن
تۆ وێڵ و ڕەنگ زەر باسمانەوە منیش دەربەر بە شارانەوە ئەی مانگۆ ئەمانەی زولفێت بە قەدێدا کە پەریشان و بێڵاوە زولفێت بە قەدێدا کە پەریشان و بێڵاوە ئەمڕۆ لە منیشی پێتە ئاڵۆز و بەداوە ئەمڕۆ لە منیشی پێتە ئاڵۆز و بەداوە بۆچی ناگەریم سەد کاراتم دڵدەشێکێنی بۆچی ناگەریم سەد کاراتم دڵدەشێکێنی مەی بۆ نەڕێژیش و شالە سەدێ لە وەشیکەوە مەی بۆ نەڕێژیش و شالە سەدێ لە وەشکەوە تەک ئەو دەمەت خۆش بێ و دەستی ئەوەش خۆش بێ هاوڕێیان ماندوونە بن کە کاروانجان حەز دەکەین زین چۆن بوو ڕێزکەی کاری هونەریت گرتە بەر بۆ خۆت بە عیشق و عەلاقەی خۆت بوو یان کەسێک لە پشتەوە هاندەرت بوو لە ڕاستیدا من هەر لە منداڵیەوە عەلاقەم بە کاری هونەری بووە و ینی شەیدکاوە یەکێک بوو لەو کەسانە کە کاری هونەری دەکرد هەر لە ڕێگای وانیشەوە ڕاستی من عەلاقەم زیاتر چۆ سەر کاری هونەری چون من هەر لە تەمەنی منداڵیەوە لە شاری ڕانیە لەگەڵ تیپی مۆسیقای ڕانیە من و شەیدکاوە لەگەڵ وان بووین چەند ئاهەنگێکیشم کرد بۆوان بەڕاستی لەگەڵیان بەشدار بووم هەر لە منداڵیەوە ئەو عیشق و خۆشەویستێ بۆ هونەر هەبوو لە ناخمدا بەڕاستی هەزار سڵاو لە ڕوحی پاشی کاکەکاوەی خۆشەویست بەڕاستی کوڕێکی زۆر ڕوحسووک و خوێنشیرن و دەنگخۆش ماوەیەکی یەکجار زۆر بەیەکەوە لە کۆڕی هونەری کارمان دەکرد پێکەوە زۆر بەڕاستی یادی دەکەین ینی حەیف بوو بۆ ئەو ئینسانەی کاکەروانجان بۆ ئاسانکاری و پێشکەوتنی کارەکانت چت کردەوە بۆ ئەوەی کە بتانی زۆر بە ئاسانی کارەکانی خۆت بەرەو پێش ببەیت بەڕاستی ئێستا دنیای تەکنۆلۆژیا و شتانە هەندە سۆتە پێشەکە بۆ خۆت زۆر بە ئاسانی دەتوانی زۆر کارێک بکەی لە ماڵێ بۆ تەمرینی دەنگ من مەسەلەن پیبۆردم هەیە کاری موزیک دەکەم ڤێڵۆن ژەنینی ڤێڵۆن کار ئەو شتە بۆ تەمرین و بۆ ڕاهێنانی دەنگی خۆم وانێکم کردووە هەمە لە ماڵێ بێزگەلەوەی کە کارەکانی خۆشم کە نردومن بۆ تۆمارکردن زۆربیان هەر لە لای خۆم دەنگم ڕێکۆرد کردووە میکرۆفۆن و جۆرە شتانە هێشتێکی یاساییە کە لە ماڵە دەتوانی دایبێت بەڵێ بتوانی کە پێی دەڵێن ستودیۆی ماڵەوە دەتوانی بە خۆت کارەکانی خۆتی پێڕاست بێنی بەڕاستی خۆت دەزانی سەرکەوتنی زۆربەی هونەرمەندان لەوەیدایە کە بەڕاستی ئالەتێکی مۆسیقا بزانی جەنابەت ئاگادارم کە کەسێکی مۆسیقی بەڵام دەتوانی تا ئێستا توانی وتە چەند ئالەتی مۆسیقی فێربی واللهی جا
وەکو فێربوونەکە چییە مەسەلەن من کیبۆرد ئەوەی کە دەڵم کە دەیزانم ئەوە نییە کە بڵێ لە بواری ئاکادیمیەوە بەڵام ئەوەی کە دەیزانم ئەو شتانەیە والاتەنێک کە خۆم فێری بووم لەگەڵ تەمرینەکانی خۆم فێری بووم مەسەلەن کیبۆردە پیانۆ ڤێڵۆنە کە دەیزانم ئەو دیش ماوەیەک کەمێک تەمرین لەسەر هەبوو ڕاستی هەر وەکو عەلاقەش ئەو شتانە دەنا وەکو خوێندن نەمخوێن شتێکی زۆر زۆر باشە هەر هونەرمەندێک بەڕاستی ئالەتەشی مۆسیقی بزانێ ئەگە چەندیش نەزانێ یەکدانێ هەر بزانێ بۆی توانێت کارەکانی دڵنیایەوە تەسیرێکی یەکجار نیە خبرمان پێگەشتون نێشی بۆ هاتووە بە تەمانی خۆی فێری نێش ڕاز دەکەێت قرار بۆ نێ بە من دابنێرن لە نۆروێژێرا بەداخەوە کابرا پەشیمان بۆ وەکتی بە نەفەرشیدی دادنێرم ئێستاش نەگەیشتۆتە دەستی ئەو ئێستا لە لای منە بەڵام نەیەکە ئێستا نەهاتووە وەختەکەی زۆر بە قسەکردنێ نەکوژین ئێستا کاتی وی هاتۆ بەرهەمێکی پێشکەشکەین ئەم بەرهەمە وەڵی ئەوەیان شەوی تاریک و بێدەنگیە ئاوازەکەی چێە هونراوەکەی وەڵاهی کاکتایری خەلیلی بەڵام زۆر کەس پێی وایە کە ئەو گۆرانیە عەدنان کەریمە بەڵام ئەسڵداوان نیە و گۆرانی کاکتایریە منیش پێم خۆش بووە لەسەرەوەی ڕوونکردنەوەیشی بدەم ئەو گۆرانیا وابزانام گۆرانی کاکتایر خەلیلیە زۆر کەس کوتوێتەوە بەڵام کاکتایر کاک عەدنان کەریم وەکو گۆرانیەک زەبتی کردو ینی بەڕەسمی زەبتی کردو دەبایە نێوی ئەو هونەرمەندەی هێنابا کە ئاوازەکەی داناوە پێشتر ئێستا وەکو مڵکی خۆی چاوی لێ دەکە بەڵام مڵکی وینە مڵکی تایر خەلیلی هونەرمەندی گەورەی کوردی ڕۆژهەڵاتە هیوادارم هونەرمەندانی دیکە کە گۆرانی کەسێک دەڵێنەوە حەقەکەی نەخۆن لا ئەقل ناوی بێنن بڵن ئەو گۆرانی فلان کەسێ فەرمو گۆرانیەکەمان پێشکەش کە دەست خۆش باش بۆ گۆرانیت ئامادەکردبەوەی ڕوون بێتەوە بۆ خۆشەویستان. شەوانەتە هەڵبەستی کردبوونە نووسم ڕێگە نادەم دڵ پێت بڵێت من وانوم خۆشەویستم هێندە سەیری
لە سەیری وێنەکەتم کردووە ڕەنگی جوانی کاڵ بۆتەوە مانگ وەستێرە شات نەتکا دەڵێن کە یاری نازدار دێتەوە هەیدا شەوی تاریک و بێدەنگی هاژەی ڕووبەر و یەک ڕەنگی شەوی تاریک و بێدەنگی هاژەی ڕووبەر و یەک ڕەنگی لەناو کوچەی خەیاڵی تۆ بەیادی تۆ لەناو کوچەی خەیاڵی تۆ بەیادی تۆ جامی مەیبوو لەسەر دەستم ئەو بوو ئاوادە و مەبەستم جامی مەیبوو لەسەر دەستم ئەو بوو ئاوادە و مەبەستم سوێن بێ بە گوڵاڵەی سوور و جوان هەر تۆی تەنها خۆشەویستم سوێن بێ بە گوڵاڵەی سوور و جوان هەر تۆی تەنیا خۆشەویستم ئەو دەمەت خۆش بێ و ماندوو نەبێن دەستەکان و خۆش بێ سڵاو و ڕێز و خۆشەویستیشمان بۆ هونەرمەندی گەورە کاکە تایری خەلیلی و ئەم ئاوازە خۆشە و سپاسی کاکە کاروانیش دەکەین بۆ ئەو دەنگە خۆشەی کە پێشکەشی ئێمەی کرد پێمان خۆشە بزانین لە کەی و کەنجێ یەکەم بەرهەمت پێشکەش کرد واللهی وەکو بەرهەم کە بڵاو کرابێتەوە بە کلیپ مەزوودە ساڵی 2016 بوو ئەو کاتی کە کوردستان بەڕاستی شەڕێکی زۆری لەنێدا بوو من مەقامێکم بڵاو کردەوە مەقامی شیوەن چۆن بڵێ شیوەنێک بۆ باوک کاری موزیک شتەکەی هەم ئەو دەکەوە هەم وێڵۆنەکەەوە مشتەکە بۆ خۆم کرد بوو هەر بۆ خۆشم لەسەر ئەو دەستگای مەقاممدا نابوو بڵاوم کردەوە بە کلیپ هیوادارم خۆش بێ کا کاروان بوونت لە شاخ و گەورەبوونت لە ئەوروپا چه هەستێکت پێ دەبەخشێت چۆنە بۆ تو واللهی دیارە ئەوەی کە لە شاخ ڕاهاتوین بۆ ئێرە و پێویست بە بەڕاستی بە خۆشی خۆمان نەبوو کە هاتوین هەمووی دەربەدەری و بەڕاستی ژانێکی زۆر ناخۆش بووە
ئەو کاتانەش قەت لە یاد ناکرێت من بخۆم زۆر شتی منداڵی مەبیر ماوە بەڵام لێرەش توانیمانە خوێن تاوە بکەین بەڕاستی کار و ژیانێکی باش بەدەست بێنین و لەو ژیانی مەترسی ڕزگاریمان بۆ بەڕاستی ڕاستەوە ئەت پێ دووە دوورکەوتنەوە لە کوردستان تەئسیرات لەسەر کارە هونەریەکان دادنێ یان لێرە بڵێن کارهاسانی زیاترت بۆ دەکرێت وەڵی لێرە سەختە بەڕاستی لەبەرەوەی تۆ بێزگە لە کارە هونەرێکت کارێکی تریشت هەیە کە تۆ بۆ بژێوی ژیانی خۆ هەر بۆ وەگە ساڵۆ بەرنامێکین بۆ بەرنامی چەند بە سەختی توانیمانەوەمان کۆ ببینەوە و بۆ هەموو کارە هونەریەکان وایە بەڕاستی چۆن دەبینی هێندێک ڕۆژ کە مەسەلەن بتوانم لەوانەیە کاکسم کۆ نەتوانێت گەر کاکسم کۆ بتوانێت لەوانەیە هێدی نەتوانێت یان تۆ نەتوانێت لێرە کەمێک سەختە بەرحاڵ وا بزانم ئەوەندەی من دیت بێتم لە کوردستانی حەسانترە بەڕاستی کام هونەرمەندی گەورەی کوردستان شوێندانەر بۆ لەسەر دەنجی تۆ من وەکو خۆم گوێم لە هەموو هونەرمەندەکان هاتۆ بەڕاستی هەم ئەوانی ئێستا و هەم فۆلکلۆرەکان بەڵام هونەرمەند تایر تۆفیق یەکێک لەو هونەرمەندانە بوو کە زۆر کاریگەری هەبوو لەسرم بەڕاستی بە تایبەتی مەقامەکانی زۆرم بەدڵن و دەتوانم بڵێم زۆریشان لێ فێر بووم وەک بزانم ئەو ماوەی تو زۆر سەرقاڵی کلیپ و گۆرانی و ئەو شتانە بووی چین ئەو کێشە و گرفتانەی کە لە بەرهەمهێنانی کلیپ یان گۆرانی دێنە پێشێ بەڵێ وەڵی کێشە و گرفتەکە چییە ئەگەر چاو لێ بکەی لە وڵاتانی دەرەوە ئەو هونەرمەندە کە کاری کلیپ دەکات مەسەلەن دەچێتە سەر حازری چۆن بڵێ هیچ شتێکی ناکات دێت ئەو ڕۆژێ کاری تەسویری خۆی دەکات و دەڕواتەوە بەڵام لە نێو ئێمەداوانیە لە نێو ئێمەدا دەبێت بۆ خۆشت ماندووی لەگەڵ ئەو کلیپێک کە بەرهەمی دەنی من لە مانگی سێدا کە چوومە بۆ کوردستانی بەڕاستی بۆ خۆشم ماندوو بووم لەگەڵ ئەو بەرهەمانێک کە بەرهەمانیان لێ کە کلیپمان بۆ کردن بۆ خۆت دەگەڕای بە دوای شوێن دەگەڕام بە دوای شوێندا بەڵام بەڕاستی بۆیە زۆر سەختە لە نێو هونەری کوردی کە بتوانی کارێکی لەو شێوە بکەی لەگەڵ کامێک لە هونەرمەندان لە گروپە هونەریەکان کارت کردو تا ئێستا مەڵە وەکو گروپ ڕاستی گروپی گەردی مێدیا کارم لەگەڵ کردوون دەنا وەکو گروپی دیکە من لەگەڵ گروپ کارم نەکردووە تەنها لەگەڵ کەسی شەخصی بووە کە لە بۆنە کوردیەکاندا داوت کراوم یان زەماوەند چووم سپاسی گەردی مێدیا دەکەین و سپاسی تۆش دەکەین و بەڕاستی حیفە ئەو دەنگەیت و تا ئێستا ینی کاری بۆ نەکراوە بڵێن تەبلیغاتی بۆ نەکراوە بڵاوکراوەی بۆ نەکراوە لە تەلەڤیزیۆنەکان بەداخەوە دەگەڕێن بە دوای شتی ترە یان ناگەڕن بە دوای کەسێکی کە دەنجێکی بەڕاستی ڕەسەنی کوردی هەیە لە ئوروپا گەورە بووە بەڵام شتی پێیە گۆرانی پێیە دەنجی پێیە هیوادارین تەلەڤیزیۆنەکان بڕێت هونەرمەندی ئاوانەیەڵن بزر بێون بێ لە نێو گۆرانی مۆسیقای کوردیدا گۆرانیشی دی ئەگەر ئامادە بێ ئەو گۆرانی شەیە بەڵێ ئەو گۆرانیە کاک سم کۆ تێکسەکەی بۆ نووسیوە و ئاوازەکەشی وەرگیراوە بەڵام تێکسێکی زۆر جوانی بۆ نووسیوە کاری موزیک و ڕاستی ئەوە تۆمار نەکراوە بەڵێ ئەمە تەرجمەی گۆرانیەکە لێ دەدەین بەڵێ فەرموو
حياتي دنيام هبي ما دمتم نبي كما ما دمتم نبي كما ما دمتم نبي كما وي خوشم دوی همیشه خوشم دوی همیشه عشقت بوا با پیشه عشقت بوا با پیشه وی کاتی لبریتاو ونی کاتی لبریتاو ونی خوشیم دتوری و زیزه خوشیم دتوری و زیزه وی نم هوی دور بی ایتر نم هوی دور بی ایتر لتاوم ون بی تیتر لتاوم ون بی تیتر وراتن يا خوشجين وراتن يا خوشجين بكين دياري يكتر بكين دياري يكتر ويب وراتن يا خوشجين بكين دياري يكتر بكين دياري يكتر زۆر سپاس بۆ و گۆرانی خۆشە ئێوەش ماندوونە بن کاکە هێدی و کاکەسم کۆی خۆشەویست کارانش خۆش ئینشاڵڵا هەر بەردەوام دەبین پێکەوە. کاکاروانجان پرسیارێکی دیکە کە هەمیشە و دایمە لە هونەرمەندانی دەکەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان جەنابەت واز لە هەموو ئیش و کارێکی بێنی و ڕێچکەی کاری هونێری بگریە بەر پێ دوایە دەتوانی بژیوی ژیانی خۆت دابین کەی بە کاری هونێری ناوەڵە ناکرێت زەحمەتە لەنێ هونەری کوردیداوە زۆر سەختە بە تایبەتی لە ئەوروپا ڕاست چونکە لێرە تۆ مەزبوری کاری دیکە بکەیت تۆکەت هیچ کارێک نەکەیت بەچ بێژی لێرە ڕاست ناکرێت لە کوردستان ئەوەندەی من ئاگادار بم ئێستا کەمێک ئاسانترە لە بەرەوەی لایڤ موزیکەیە ئەو هونەرمەندان دەچن بۆ کافەیەکان لەوێ لە ڕێستۆرانەکان شەوانی تایبەتی بۆنەی تایبەتی هەیە داوت دەکەن پوڵیان دەدرێتێت لەوانەیە ئەو کەسانەکە کاری هونەری دەکەن ئەوەی وەکو دایم ینی کاری دایم بتوانن بەڵام لێرە ناکرێشتیوە لە ئەوروپا. کوردانی تاراوگا چۆن پێشوازی لە کۆنسێت و گۆرانی کوردی دەکەن؟ وەڵاهی باش نییە لەبەرەوەی ئێستاش ناتوانیوە لەنێو ئێمەدا لە نێو کوردانە نەمانتوانیەوە فەرق و جودایی نێوان کۆنسرت و زەماوەند و یانخود بۆنە کوردیەکان بکەین بەڕاستی تۆ کۆنسرتێک دادنی حتمی دەیان هەیە گۆرانی شێڵپەرکەی تێدا بێت کۆنسرت بۆیە کە تۆ بدابنیشی گوێ لە گۆرانی ئەو هونەرمەندە بگری بەڕاستی بۆی نییە کە تۆ بچی بۆ هەڵپەڕین ئەو هونەرمەندە دێنێت چەند بەرهەمێکی تایبەتی خۆی دادنێت بۆ کەسانەی کە بەڕاستی عاشقی ئەو بەرهەمانە ڕاستە چەندین ساڵە خەڵک یادگاریان هەیە لەگەڵی بەڵام کاتێک دێ بۆ کۆنسرت ئەو خەڵکە تەنیا هەڵپەڕین و تەنها ینی بەداخەوە باش نییە بەداخەوە هیوادارم باشتر بێ کاکاروانجان
جەنابەت جگە لە کاری هونەری هیچ کارێک دەکەی وەکو خوێندن چی تاو کردووە؟ بەڵام من ڕشتەی دەدانسازیم تاوا کردویانی دروستکردنی دەدان نەک دکتۆر لەلا ئێمە هەموو شتێکە دکتۆرە فەرقی هەیە لێرە بەڕاستی کاری ددان دابەش کراوە بە سێ کاری جیاواز من کاری دروستکردنی دەدانم خوێندووە ئێستاش لە وەزارەتی بیمەی سوێد لە بەشی ددان کار دەکەم بۆ کەسانی کە لە تۆکە لە سوێت بە تایبەتی کە دەسی بۆ کار یان لەسەر کار یان لەسەر کارڕەوە بۆ ماڵ بیمەی حکومەت ئەگە شتێکت بەسەر بێت حکومەت دەبێت پوڵی ئەو شتە بدات من لەو شوێنە کار دەکەم کە و خەڵکانە داواکاریەکانیان دەنێرم بۆ ئێمە ئێمە سای لێ دەکەین ئایا پێشتر کێشەی دەدانیان هەبووە لەگەڵ دکتۆرەکان قسە دەکەین هەبوو شێوە هیوادارم هەر سەرکەوتوبی لە ژیانی شخصیت و لە ژیانی هونەریت و هیوادارم هونەرەکەت هەر لە پێشکەوتن و لە گەشەکردندا بێ بەداخەوە وردە دەینە کۆتایی بەرنامە ئەگەر لە کۆتایی بەرنامە شتێک تێ بۆ بینەرانی خۆشەویست بفەرموو. تەنیا ڕێز و خۆشەویستی بۆ هەموو خەڵکی کورد بۆ هەموو کەسانی کە دەمان بینن یان دەمان بیسن بۆ ئێوە بۆ هاوکارانمان لە گردی میدیا بۆ هاوڕێیانمان لە پشتی کامێرەوە و بۆ هەموو کارمەندانی کورکانان. زۆر سپاس بۆ ماندووبوونتان بۆ زەحمەتەی کێشاتان زۆر سپاس بۆ گروپی گەردی میدیاش کاکە سمکۆ کاکە هێدی خۆشەویست زۆر سپاسیش بۆ کاکە هێمنی زەحمەت چێش کە هەمیشە لە پشتی کامێرەیە و دیار نییە چاوی ماز دەکەین ماندوو نەبن ئێستاش بە گۆرانیەکی کاکە کاروانی خۆشەویست کۆتایی بە بەرنامەی ئەمجارەشمان دێنین هەتا بەرنمەیەکی دیکە و ڕێژوانێکی تر هەر شاد و سەرکەوت و بەختەوەر بن ماڵاوە. ئەرێ ڕاستەی خێیابانەی هاوارزادەی میلەتی ئەرێ کراسەکەی باری ئەی هاوارچیتی شیرکەتی ئەرێ ڕاستەی خێیابانەی هاوارزادەی میلەتی ئەرێ کراسەکەی باری ئەڵڵاچیتی شیرکەت گوڵم کەوی گەردن هەڵی بۆ نەوشەی چواردە ساڵی ئەرێ بێنێ سەر دڵم ئەی هەوار ناسکە پەنجەکە ئەرێ باوەشێنم کە جوانی گەنباگری جەکە ئەرێ بێنێ سەر دڵم چاو جوان ناسکە پەنجەکە ئەرێ باوەشێنم کە نازەنین باگری جەکە گوڵم لای کەوی گەردن بە خەڵی وە نەوشەی چواردە ساڵی
دەڵێن یارێ وتی جارێ بە یاری دەڵێن یارێ وتی جارێ بە یاری گەڕیدەی شارەزای گەڕیدەی شارەزای زۆر گوند و شاری لە هەمووان خۆشتر و جوانتر چجێیە وتی ئەو خۆش کە یارمی لێیە ئەرێ پرسیم لە سیروان ئەی هەوارە و هابراچێیە ئەرێ فەرمووی مەجنونە ئەی هەوار کوشتەی لەیلێیە ئەرێ پرسیم لە سیروان ئەی هەوارە و هابراچێیە ئەرێ فەرمووی مەجنونە ئەی وەی کوشتەی لەیلێ گوڵم لای 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 کەوی گەردن بە خەڵی ئوف ئوف کوشتمی دوو چاوی جوانی ماندوونێتی مەمنون. ئێستا خۆش. زۆر سپاس ماندوونە بن.